سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان چوار سەرچاوەن کە گرنگترین و گەورەترینیان بریتیە لە فرۆشتنی نەوت. نرخی نەوتیش تا ئاستێکی پێوانەی بەرز بۆتەوە و ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی زۆر باشدایە. بەڵام ئەم گەشە سەندنە هیچ ئاساوارێکی لەسەر ژیانی خەڵک دانەناوە، بەڵکو تەنیا حکوومەت سوودمەند بووە و دۆخی داراییش باش بووە. بە بڕوای شارەزایانی ئابووری لەم دۆخەدا کە هیچ پاساوێک بۆ دواخستنی موچە نییە و بانگەشەی تەنگەژە و قەیرانیش هیچ بەهایەکی نییە، پێویست دەکات حکوومەتی هەرێم هەم لە کاتی خۆیدا موچە بە موچەخۆران دابین بکات، هەم ئەو پرۆژانەشی کە لە ڕابردوو بە بیانووی قەیرانی داراییەوە پەکیان کەوتووە و وەستاون، ئێستا پێویستیان بەوە هەیە بخرێنەوە گەڕ. لە کاتێکدا ئاوات شێخ وەزیری دارایی هەرێم نزیکەی 2 مانگە چۆتە ماڵەوە و داوام ناکات، حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی مانگی ئادار لیستێکی بڵاو کردوتەوە کە بەپێی ئەو لیستە موچەی مانگی 3 بە 12 قۆناغ و لە ماوەی 18 ڕۆژدا دابەش دەکرێت کە زیاتر وەک پرۆسەیشی ئەمنی و سیاسی سەخت دێتە بەرچاو، نەک دابەشکردنی موچەی مانگێکی فەرمانبەر کە لە هیچ وڵات و شوێنێک هێندەی هەرێمی کوردستان نابێتە باس و هەواڵی بەپەلە. خراپی سیستەمی دابەشکردنی موچەی فەرمانبەران لە هەرێم دۆخێکی هێناوەتە ئارا کە هاوڵاتی و فەرمانبەر داوا بکات ڕاژەی و موچەکەی بخرێتە سەر حکوومەتی بەغدا، بەتایبەت کە هەموو مانگێک یەکێک لە پاساوەکانی حکوومەتی هەرێم بۆ دواخستنی موچە لە ناردنی 200 ملیارەکەی بەغدادا. تا ئێستا شارەزایانی ئابووری و پسپۆڕان ئەو وەڵامەیان دەست نەکەوتووە کە بۆچی بە درێژایی 8 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بەم هەموو سەرچاوەی داهات و سامانە سروشتیەوە نەیتوانیوە یاخود ناوێت پلانێک بۆ دابینکردنی موچەی موچەخۆران دابنێت. لە ئێستاشدا وەک بەشێک لە پەرلەمانتاران و پسپۆڕانی ئابووری ئاماژەی بۆ دەکەن حکوومەتی هەرێم بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت بەشی موچەی 2 مانگ پارەی لەبەردەستە، بەڵام بڕیاری داوە لە 10 مانگەوە دەست بە دابەشکردنی موچە بکات. ئەم شێوازە دواکەوتوانەیە لە دابەشکردنی موچە حکوومەتی هەرێم هەموو مانگێک خەڵک و فەرمانبەرانی پێوە سەرقاڵ دەکا و وەک مژدە و بە کۆڵێ منەتەوە بە خەڵکی دەفرۆشێتەوە. بە بڕوای بەشێک لە چاودێران دوای تێپەڕاندنی زۆرینەی ئەو قەیرانانەی وەک بیانوو دەهێنرانەوە، هەروەها دوای بەرزبوونەوەی پێوانەی نرخی نەوت و زیادکردنی باج و خەراج لەلایەن حکوومەتی هەرێمەوە، ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بێئومێدیدان. بەو پێی هەموو بارودۆخ و پێشهاتێکیان تاقی کردەوە کەچی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم هیچ دەستپێشخەریەکی بۆ باشکردنی ژیانیان نەکرد، تەنانەت موچەی مانگانەش کە مافی ئاسایی و یاسایی هەر فەرمانبەرێکی حکوومەتە و لە پارە و سامانی وڵات دەدرێت کراوەتە دەستکەوتێکی مەزن و هەر ڕۆژە و حەزب و کەسێک بەسەر خەڵکەوە منەتی پێدەکات.